لمكتبي زيرك بوم صفي تعرش بوم لبن نبوني واسم لمكتب هنا اف اخفتنين مريمات 18 سالية گوسالا دربازبوی او دو خوشکین خو بسدم هجاریه و نبونا پارا جه خواندنه قطبونا مریم نادر گوله پول اچاره بنرتی بو هر یک جه خوشکین ویله پولین 5 هفته بنرتی بون وک او دبیجن او باش بون لی خواندنه و چاری شیوان نبو لی بسدم هجاریه ناچار بون دف جه خواندنه و خونا بردوام کرنا خواندنه بردن والله اگر طلبتم بمكتب زورم بينا خوش قدرتم لمكتب صفي تعرش بوم درتم ماما ساكا اقربتم ماما سان بيان خوش بيه خوێندنوشتم باش دەم خوێند و مامۆستاکان لێم ڕازی بوون و باش بووم ینی دەم خوێندەوە ڕۆژانە واجبەکان ڕۆژانەم جێبەجێ دەکرد و دەڕۆیشتمە مەکتەب و ئەهاتمەوە ئیتر مامۆستاکانیش باش بوون لەگەڵمان ینی ڕازی بوون لێمە لسد دف بردان قطابی خوندکاران جه خوندنه هیانها آمارگا درست و فرمیله بردست نینا لی وزارت پرورده ده خویانیه که ده گروجا چاره و مه بلاف کریه آماجه بویه که دایا هاف آوه هر ولات اندن لحرما کردستان جی وازهنانه هجمار قطابی لخوندن تفیگو جه دلگرانیه لی تشتکی آساییه جبر سالانه چندین خوندکار بسده من جدا جدا دف جه خوندنه برددن لهمو دنیاش لو سری أوروبا وتا أو سری شرقی ئەوسەتەوە خوێنکار و تەڵەبە واز دەینی و دەگەڕێتەوە و پێم وایە شتێکی ئاساییە بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە هەموو ڕوەکەوە کە قوتابی خوێنکاران واز دێنن ڕاستە ئێستا زۆر بابەتی ئابووری هەیە کۆمەڵایەتی هەیە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ئەو بابەتان بەشێک جە ئەندامێن لژنەیە پەروەردە و خوندنا بلنجی لە پەرلەمانە کوردستانی دبێژن چەندین وڵاتی پەیوەندی بووان ڤاکردنە و ژوان ڕاگوتنە ژبەر هەژاریە نکارن پێداویستیان ڕۆژانەیە خوێندنێ ji zarokê xwe re bikirin bi naçarî zarokên xwe jê medresê derxistin. وڵاتی ئێمە هێندە وڵاتێکی هەژار و بێدەرامەت نییە تا خانەوادەکان ناچار بکرێن کوڕکچەکانی خۆیان لە خوێندن بکێشنەوە بەڵام نەعەدالەتی هەیە ستەم هەیە نادادگەری هەیە داهات لە شوێنی خۆی بەپێی عدالت دابش ناکرێ بۆیە ئەم دەرهاویشەی لێکەوتوێتەوە بەشێک جێ شارەزاین پەروەردەیەکی دبینن وەزهێنانە بەشێک جێ قوتابی خوێندکاران ji بۆ کریزایە دارایی لە سەرمالباتان ڤەدگەڕێ ji ber bêsedema nebûnê zarokên xwe jê xwendinê qute dikin.